ئێرە کۆنترین دوکانی بەرهەمهێنانی پێڵاوە لە شاری سلێمانیدا کە تاکو ئێستا مابێتەوە و تەمەنی نزیکەی 70 ساڵە. ساڵی 1952 حاجی بەکری پێڵاودرو ئەم دوکانەدا دەنێت و دەست دەکات بە بەرهەمهێنان و چاکردنەوەی پێڵاو کە لە زۆرێک لە شار و شارۆچکە و لادێیەکانی کوردستانەوە خەڵک بۆی هاتوون. ساڵی پار حاجی بەکر کۆچی دوایی کرد و لە ئێستادا کوڕەکانی وەکو وەفایەک لەسەر وەسیەتی باوکیان کاروباری دوکانەکە بەڕێوە دەبن و بە زیندوی دەیهێڵنەوە. باوکم خوا لێی خۆش بێت لە ساڵی 1952 لەم دوکانە دەستی کردەوە بەشی پێڵاو. بە زستانان پێڵاوی دروست کردەوە بە هاوینانیش کڵاشمان دروستە کردوونەوە کڵاشمان نەبوو، کڵاشی ژێر لاسیکمان نەبوو، کڵاشی ژێر ئیسفنجمان نەبوو. پێڵاو کڵاشی باوکم بۆ هەرچی شار و قەزای ناحەیە ڕۆشتووە، یعنی هەرچی دێهات و شار و لادێ پێڵاوی باوکمی لە پێ کرد. گەرچی لە ئێستای دنیای پیشەسازیدا بەرهەمی وەکو پێڵاو لە کارگەکاندا و بە ئامێری پێشکەوتوو بەرهەم دەهێنرێت، بەڵام لە کۆندا هیچ ئامێرێکی میکانیکیان بەکار نهێنا و هەموو پێڵاوەکانیان بەدەست دروست کردووە. ئەو کاتی کە باوکم دەستی کردووە بە میشە ئەم جیازانی کە ئێستا میشانی پێکرێ کاتی خۆی هەمووی بەدەست کراوە. ئێستا ئەمە لویسە قەراغی چەرمەکە تەنکە ئەوسا هەمووی بە کەتەر بەدەست کراوە. ئەو جیازە جاموڕسپەی پێڵێن لێواری پێڵاوەکەی پێساف کراوە کاتی خۆی بە سمارتەوە بە شوشە کراوە. لە ئێستادا کە جۆرەها پێڵاو لە دەرەوەی وڵاتەوە دەهێنرێت و بە نرخێکی کەم دەفرۆشرێن، دوکانەکەی حاجی بەکری پێڵاودرو قازانجێکی مادی ئەوتۆی نییە، بەڵام لەبەر وەفای کوڕەکانی بۆ باوکیان و ئەو هونەری بۆی جێهێشتوون ئامادەنین ئەم دوکانەدا بخەن کە کۆنترین شوێنکاری پێڵاودورینە لە شارەکەدا. ئەگەر بیتە سەر مستەفیدی مادی یعنی هیلاشەکە مقابلی ئەوە نییە کە مستەفیدەکە، بەڵام تۆ خۆشە. یعنی ئێستاش خەڵک هەر بە ناوی جاران و ئەڵێ دوکانەکەی حاجی بەکر، یعنی حەزەکەم هەر وەکو ناوبانێکی باوکم ئەو ئیشە بکەم ئەگەر ئیسفادەشی تیانە بێ. سەراپای دوکانەکە یادەوەری ساڵانی ڕابردووی تێدا ماوەتەوە، بەڵام بە وتەی ئارامی کوڕی حاجی بەکر ئەوەی جێگەی سەرنج بووە لە کۆندا پیاوێک لە شاری مووسڵەوە سەردانی کردوون بۆ دروستکردنی پێڵاو و ژماری پێیەکانی 50 بووە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.